لە دوای بایکۆتی کارمەندانی تەندروستی لە زۆرینەی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕێژەی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی مەترسیدار بەرز دەبێتەوە. بە جۆرێک تەنها لە هەفتەی ئەم مانگە 16 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. ئەندامێکی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەولێر دەڵێت بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان و قوربانیەکان بۆ پابەند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنماییەکانی تەندروستی دەیجێڕێتەوە. بەداخەوە ڕۆژانە ڕێژەی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا بەرکەوتوانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان زیاد دەکات کە ئەمانە هیچ هەواڵی دڵخۆشکردنین و هیچی سوود بەخشنین بۆ هاوڵاتیان و بۆ کەرتی تەندروستی و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە بەڕاستی ئەمانە هەمووی بارگرانین بۆ هەموو ئەوانەی کە پێش ئێستا باسم کرد وای لێ دێت کە هاوڵاتی لە بەهۆی بەرکەوتنی بۆ ڤایرۆسەوە لەم ژیانەوە لەم زروفە ناخۆشی کە ئێستا ئێمە تێیدا هەین بابەتەکان ناخۆشتر ببن و خەڵک زیاتر بێتاقەت ببێت بە بەرکەوتن. هاوڵاتیانیش دەڵێن حکوومەت متمانەی لای خەڵک نەماوە، هەر بۆیە ئاستی خۆپارێزی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە. هۆکارەکان حکوومەتەکە ئەوزارە نەموچەیە ئەوە هەیە یەکەم زاریشکە خەڵکەکانەوە کەرەنتین کرد و موچیان نەدا خەڵکی و خەڵکەکەیەک جا بێپارە بوو. ئێستاش ئەو هەیە خەڵکەکە زۆر بێپارەیە باوەڕ حکوومەت ناکات. دەبین لە پێش تاویان عالەم دەمریتن، یانە شعور ناکەن خۆ بپارێزن. یانە من زۆر گرانەوەی بەستم داوا دەکەن هاوڵاتیان پابەند بن بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی. داواکاریمانەوەیە خەرکەکە خۆپارێزی، خۆپاراستن بەرفعل، خۆپاراستن هەر پێویستە یعنی واجبیشە. پەیامەوەیە هەر نا ماکسێک پەنجەوانەیە شتێک ببەستن هەم لۆ من لۆ کاسبکارەکان هەم لۆ خۆشی تەندروستە و لە ئێستادا هاوڵاتیان بەدەست مەترسی ڤایرۆسی کۆرۆنا و برسیەتی و بێموچەیی دەناڵێنن. حکوومەتیش تا دێت دەستەوەستان لە بەردەم هەردوو کێشەکەدا دەردەکەوێت. بەو پێی ڕێژەی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی مانگرتنی کارمەندانی تەندروستی لە بەرزبوونەوەدایە لە کاتێکدا نیوەی مانگی 6 تێپەڕیوە هیچ دەنگۆیەک لە موچەی مانگی شوباتی ئەمساڵدا نییە. بەمەش هاوڵاتیان ڕۆژانە لەژێر مەترسیەکانی ڤایرۆسێکی بێڕەحم و حکوومەتێکی بێباک و بێویژدان گوزەر دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.